هاوڵاتیان ڕویان لە نێو بازارەکان کردووە و تا ڕادەیەک بازار قەڵەباڵغی پێوە دیارە. پاش ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین بازگەی ئەمنی نێوشاری هەڵگرتووە. وەزارەتی تەندروستی داوا لە هاوڵاتیان دەکات کە ڕێنمایی و بڕیارەکان جێبەجێ بکەن. بەشێکی زۆر لە هاوڵاتیان کاتێک لە ماڵەوە دێنە دەرەوە لەگەڵ هاوڕێ و کەسانی دەوروبەریان کۆ دەبنەوە و دادەنیشن جێبەجێی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی ناکەن. ئەمەش مەترسی گواستنەوەی ڤایرۆسی کۆڕۆنای زیاتر کردووە. خەڵک دێ بگەڕێتەوە سەرکار، یعنی بگەڕێتەوە سەرکار و کاسبی لەبەر ئەوەی ژیانی نمایە پارەی نمایە ئەوزە ئەگەر حکوومەت دەگە هاوکاری و خەڵکی بکە شتێکی باشە، ئەگەر ناخەڵک دەی بگەڕێتەوە سەرکار، ئەگەر بە کۆڕۆنای نەمری ێ لە برسان دەمری دەبی یعنی خەڵک سەرساوی ژیانی هەبیتن ناکری ئەو هەلا ئەم تێکەڵاویە لەوانەیە داهاتووی باشمان پێ نەبەخشێتی ئەگەر بە وریایی مامەڵەکەم دۆخە نەکەین لەوانەیە زۆر بە خراپی ئەم ڤایرۆسەکە لەبەرەوەی بە چاو نابیندرێتن لەبەرەوەی ئەم ڤایرۆسە زۆر خەتەرناکە بەدەستلێدان یاخود بە پژمین بگوازرێتەوە. ئەبێ ئێمەش زۆر بە وریایی مامەڵ لەگەر ئەم دۆخە بکەین لەبەر ئەوەی کە حکوومەتی ئەم بڕیارانی داوە مانای ئەوەی نییە کە بە ئێمە هەمومان تێکەڵاوی ناوێکتری بن جارێکە خوانە خواستە ئەم ڤایرۆسە سەر هەڵداتەوە. چەند ڕۆژێکە لە هەولێر هیچ حاڵەتێکی تۆشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمار نەکراوە. ئەمەش هەواڵی دڵخۆشکەرم بۆ خەڵکی شار. تا هەفتەی دیکە دە ڕۆژێ دیکە ئەگە هات و هیچ تووشبووکی نوێ نەبوت لە هەولێر ئەمە ئەو کاتە ئەعلان دەکەی کە ئەمە سەرکەوتوو بین لە ڤایرۆسی کۆڕۆنا. ئەمەش تەبعەن ئومنیەتی نەبەسی خۆمە یە هەموو خەڵکەکانی شاری هەولێر و هەموو دنیاە ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین. خەڵکی هەولێر ئاگا خۆتان هەبوون پابەندم بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و ناخۆ. بەشێک لە هاوڵاتیان و فراکسیۆنەکانی نێو پارلەمانی هەرێمی کوردستان داوا دەکەن پەلە بکرێت لە دەرکردنی بڕیاری پێویست لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئاسانکاری و کەمکردنەوەی بارگرانی لەسەر کاسبکار و کرێچیەکان کە بەهۆی ڕێکاری خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا تووشی زیان هاتوون. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.